كاك رسول فرمو. مامۆستا سەلام عەلەیکوم. عليكم السلام ورحمة الله وبركاته. برای بەڕێزم كاك رسول. مامۆستا گوڵ کە شەوی جومعەیە سوورەی کەهف بە کوردیەکەی بیخوێنیتەوە یا بە عەرەبیەکەی ئایا فەرقی خێرەکەی هەیە؟ بەسەر چاوی شاڵا قسە لەسەر پرسیارە جوانەکەی جەنابیشت دەکەین. من مەمنونتم و بەڕێزی. من سوپاسی جەنابەت دەکەم کاک رسول جان، من مەمنون. خوا گەورە ئاگای لێتان بێ. ئەجمعین خوا حافیز خوا لەگەڵ. گەورەتان قبوڵ کە خوا لەگەڵ خوا حافیز خوا لەگەڵ. کاک رسول فەرمووی ئەم شەوی جومعە و سوڕەتی کەهف بە عەرەبییان بە کوردی بخوێنین. بەڕێزان قورئان پەیوەندی بە کوردی و عەرەبیەوە نییە. قورئان کەلامی خوای پەروەردگارە. بۆ ئەو کەسەی کە توانای قورئان خوێندنەوەی هەبێ نابێ کوردیەکەی بخوێنێتەوە. کوردی خوێندنەوەکەی ئەجری هەیە. بۆچی؟ بۆی لە مانای قورئانەکە تێبگەی. بەڵام قورئان دەبێ وەکو خۆی بخوێندرێتەوە. ئەو کەلامەکە خوای گەورە چۆنی دابەزاندووە لەو موسحەفەیە بۆمان نووسراوەتەوە وەکو خۆی. پەیوەندی بە زمانی کوردی و عەرەبی و فارسی و ئینگلیزیەوە نییە. کەلامی خوا قورئان وەکو خۆی بیخوێنەوە. کاکە ڕەسوڵ ئەگەر وەکو خۆی دەزانی بیخوێنەوە وەکو خۆی بیخوێنەوە. ئەگەر نازانی قەڵەم قورئان بەکاربێنە. ئەگەر نازانی لە ڕێی مۆبایلەکەتەوە چەند جار گوێ لە سوڕەتی کەهف بگرە و قورئانەکە لەبەر دەستدا بێ کە ئەلحەمدوللا تۆ دیارە خوێندەواریت هەیە فێری دەبی. بە قەڵەم قورئانەکە بە گوێگرتن لە مۆبایلەکە حتا فێر دەبی. یان مامۆستای گەڕەکەکەتان یان گەنجێکی خوێندەواری ناو خێزانەکەتان کە سوکار سوڕەتی ئەلکەهف فێر ببە وەکو خۆی بیخوێنیەوە. ئەو کاتە 100 دەرەجە ئەگەر ئەجر و پاداش بۆ خوێندنی سوڕەتی کەهفە بێ هەر 100 دەرەجەکە دەست دەکەوێت. بەس ئەگەر ماناکەت خوێندەوە کوردیەکەت خوێندەوە لەوە چێت 50 دەرەجە دەستکەوێت، لەوە چێت 40 دەرەجە دەستکەوێت. هەرگیز خوێندنەوەی تەفسیری کوردیەکە جێگەی خوێندنەوەی کەلامەکەی قورئانی پیرۆز وەکو خۆی ناگرێتەوە. کاک ڕەسوڵ هەوڵ بدە ئەگەر دەیزانی قورئانەکە وەکو خۆی بخوێنەوە نەک بە ناڵم عەرەبیە. کەڵام قورئان کەلامی خوایە. ئەگەر نازانی لە ڕێی قەڵەم قورئان و مۆبایل و فێربوونەوە فێر ببە و تەفسیرە کوردیەکەش ئەجرەکەی دەکاتە نوڕ عەلا نوور. هەم قورئانەکە جوان بخوێنیەوە هەم تەفسیرەکەشی بۆی لە مانا کوردیەکەی بە زمانی خۆمان حاڵی بی ئەوە پاداشتەکە دووچەندان دەبێ. بەڵام قورئان دەبێ وەکو خۆی بخوێندرێتەوە.